بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، بارزان خوشوستان إما لا بلين درسي رابردو باسي أو قمانا ما كرت كتأخر تدوين السنة كبريتيب لوي كفرمودي پیغمبر دولي خوال السربي لدواي صديق لسردمي پیغمبر صلى الله عليه وسلم نسراي توا كواتا أما يكك لو قماناني كزور باس لي ودكري بلين بنتيجة أوي حديثي پیغمبر صلى الله عليه وسلم يعني سنتي نبوي حجانية وبلغانية ولبرا وكا لدواي صديق نسرايتا وكا واتا چون ذكري اما پشت باو حديثانا بستين كدواي او ما وزورة او جا راويكان كبقسي خوان كراويكان هستاون بنويسينوي او حديثانا وكو بلي كأنما لخوانا وهنانا لجيرفان خوانا ودريان هنا ونويسيانا واما بلن برنامه رابردو باسی نوروکی گمانه کمان کردو و بلگی اوان یعنی کمال بلگت من بلن عرض کرد لم برنامهش هندک بلگکانی تری اوان قصی لسرقین او جدوای دین سر ولامدانوی او بلگانه و بشیوازه که گشتی قصه لسر ام گمانه دکن چون بلن ولامی بدینوا یک لو بلگانه برزان اویه که إما طبعا باسي كمال حديثي مرفوع ما كرت ودواي أو باسي هندك آثار صحابة هندك حديث كبيدا قلت حديثي موقوف هندك لو قصاني كدخريت بال صحابي پیغمبر دولي خوال السربي يعني هلوستي هندك لهاولاني پیغمبر دولي خوال السربي لسر أوي كأوانيش بهمان شواز بيان باش نبوه قدغيان كردوه كخلقانك هستن بنويسينوي حديث لسردمي صحابة كواتا مش بلغي لسر وكا حديث لو كاتب هيش شوازك ننو سراب وكا دسبيك نويسينوي حديث دقريتا ولا بو سردمي عمري كوري عبد العزيز كأوان بدسبيك نويسينوي حديث دادنين بلام لحق دا حديث نسراب ولا سردمي بيغمر صلى الله عليه وسلم ولا سردمي صحابة بلام اوي كالرويدا لسردمي عمري كوري عبد العزيز اما تدويني سنة بيدا قتريكا دواي قسال سركين مسألة تدوين وكتابان نويسينوا جاوزي چیه لسر لقل تدويني حديث بو يك لو بلغاني ترك هربا أثركي موقوف حساب دكريكا إمام عمر كوري خطاب كاتي كدبينيت كوملا خلق خريكي نويسينوي حديثا لناو كتابكان ديتن طبعا نهي لودك وأمكار بكارك خراب لقلم ددا ودفرميتي أيها الناس أنه قد بلغني أنه قد ظهرت في أيديكم كتب من بيم جيشت كأيوة خريك نويسينوي هندك كتابا هندك بلين وكو بلين خريك نويسينوي حديث لنا كتابة كان فأحبها إلى الله أعدلها وأقومها فلا يبقين فيها ويقومها على أمر لا يكون فيه اختلاف فأتوه بكتبهم فأحرقها بالنار. تفرميت بوي براستي يعني شاكترين وباشترين كتابة كان مقصدي في أويك دمينتا وأويش كقرآن بلام أويك دبيتا هوكاري أويك خلاف ناكوكي وجاوازي بكويتا نيوان مسلمانان كواتما بستي في أوبوك أو كتاباني كحديثي في عمر صلى الله عليه وسلم تيدانو سرايتوا دفرميت أوانا دبيل ناو ببين بوي دفرميت همو أو كتابانا من هنا فأحرقها بالنار بوي همو السلطان دي بآقر ثم قال أمنية كأمنية أهل الكتاب. طبعا مقصدي بليرتشية أمنية كأمنية أهل الكتاب. طبعا خواي قوراء لقرآن في روزدكاتي كباسي أهل الكتاب كذا فرميت ليس بأمانيكم ولا أماني أهل الكتاب من يعمل سوءا يجزى به. طبعا أمنية أهل الكتاب بريتيب ولا شيء لويك أوان دا ينقود لا يدخلون يعني لا يدخل الجنة إلا من كان هودا أو نصارى يعني لاقصي إخوان لا يدخل الجنة إلا من كان معنا دا نقول كاس ناشتبهش إلا أويك لقل منبي إلا أويك جولك بي نصراني بي بلام خواهي قولة فرميت أو أمنيتك أو خزقايك خزقاي خوانا خزقاي أو النبي ليس بأمانيكم ولا أماني أهل الكتاب نا أمنية أهل الكتاب مجرد خزقايك وأمنيتك خوانا من يعمل سوءا يجزى به بلام أويك كاري خراب أنجام بدا حتما دبي جزاو سزاي خوش
وەربگری بۆیە لێرە ئیمامی عومەریش کە گوایە ئەو کاتی کە هەستا بە سووتاندنی ئەو هەموو کتێبانەی کە حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تێدا نووسرا بوونەوە فەرمووی ئومنیە کە ئومنیەت ئەهلی الکتاب وەکو بڵێ ئەمەش خوزگایە کە لای هەندێک ئەو کەسانەی کە دەیانەوێت ئەو حەدیسانە هەر ببینی لای ئەوان ئەوە وەکو خوزگایەک وەکو ئومنیەک دەبینیتەوە وەکو ئومنیەتی ئەهلی کتاب. خاڵێکی تریان بڵێن ئەثەرێکی تری مەوقوف کە دیسان دەکەنە بەڵگە لەسەر ئەوە کە ئەویش قسەیەکی ئیمامی عەلی کوڕی ئەبی طالب ڕەزامەندی خوای لەسەربی کە دەفەرمێت أعزم على كل من عنده كتاب إلا رجع فمحاه کە دەفەرمێت من پێم باشە پێم چاکە هەر کەسە کە کتابێکی هەبیتن کە غەیری قورئانی تێدا نووسرابیتەوە کە چ بکە کە بچیت بسرتەوە فإنما هلك الناس حين تتبعوا أحاديث علمائهم وتركوا كتاب ربهم دەفەرمێت چونکە خەڵک لەناو چوو کاتی کە پشتیان لە کتابی خوا کرد لە قورئانی پیرۆز کردیان لە کتابی خوا کرد لە ئاینەکانی تریشی مەسەن ئەو کتابانەی کە خوای گەورە لە بوو پێغەمبەرەکانی پێش ئیسلامی ناردوو بوو کاتی کە ئەوان خەریکی قسەی زانایان و پێغەمبەرەکانی خوانیان بووە و کتابی خوای گەورەیان بڵێن پشتیان تێ کردووە ئەوان بە هیلاکەتدا چوون و لە ناو چوون و زەرەریان کرد طبعا ئەمەش ئەثەرەکە کە ابن عەبدولبەر دەجێرتەوە لە جامع بەیان العلمی وفضله و دیسان ئەثەرێکی تر کە دەجێرنەوە لە ئەبی سعیدی خودری کە یەکێک طبعا کە ئەبوو نەضرەیە کە دەفەرمێت قیل لأبي سعيد لو كتبنا الحديث گوتیان ئەگە بێت و ئێمە حەدیث بنووسینەوە فقال لا نكتبكم خذوا عنا كما أخذنا عن نبيكم کاتی کە بچووکە پێشتریش گوتمان کە بە ڕیوایەتی ئیمامی مسلمیش کە ئەبوو سعیدی خودری کە دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی لە مەی کرد کە حەدیثەکانی ئەو بنووسێتەوە یان کاتی کە ئەو داوای ئزنی کرد کە حەدیثەکانی ئەو بنووسێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئزنی نەدا بۆیە لە دوای ئەوەش خەڵکانی تر کە دێن کە داوا لە ئەبوو سعیدی خودری دەکەن کە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بنووسنەوە ئەویش دەفەرمێت منووسنەوە چۆن ئێمە حەدیثمان وەرگرت یعنی بە زارەکەی بڵێن بە شەفەهی ئێمە ئەو حەدیثانەمان بیست و لەبەرمان کرد ئێوەش بەو شێوازە وەری بگرن یعنی کەواتە منووسنەوە تەنیا بە زارەکی حەدیثەکە وەربگرن و دیسان لە ڕیوایەتێکی تر هاتووە کە ئەبوو سعیدی خودری فەرمووی ئەتوریدونە ئەن تەجعلوها مەصاحیفە ئێوە دەتانەوێتن ئەم کتێبانەی کە حەدیث تێدا دەنووسنەوە بیکەن بە قورئان بیکەن بە مصحف بهن ئاستی قورئانی پیروز إن نبيكم صلى الله عليه وسلم كان يحدثنا فنحفظ فاحفظوا كما كنا نحفظ فرموي پیغمبركي ايما كاتي كحديثي بو ايمي دجيراوي عند بو ايمي داغوت ايما لبرمان دكر ايوش لبري بكان وكو ايما لبرمان دكر ايوش لبر بكان وكو ايما لبرمان دكر بو برزان اوان دلين او كوي او همو بلين حديثا يان اثرا كهاتوا لسر اوي ك پیان باش نبووە کارێکی چاک نەبووە کە کەسانێک خەریکی ئەوە بن کە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بنووسنەوە ئەوانە هەمووی دەکەنە بەڵگە لەسەر ئەوەی کە بەڕاستی یعنی وەکو بڵێ کە ئەنەمە خوای گەورە نەیویستیە غەیری قورئانی پیرۆز بەڵگە بی حوجە بی وەکو دین معاملەی لەگەڵ بکرێ وەکو شەرع وەکو وەحی حسابی بووی بکرێ دەڵێن ئەم نەهیەی پێغەمبەر درود خوای لەسەربی لەسەر نوویسینەوەی سنەتی پێغەمبەرەکەی درود خوای لەسەربی بەڵگەیە لەسەر ئەوە کە خوای گەورە و خودی پێغەمبەر درود خوای لەسەربی تەنانەت ئەسحابەکانیشی نەیانویستووە لەگەڵ کتابی خوای گەورە کتابێکی تر هەبی کەواتە بۆیە ئەوان دەڵێن تەنیا قورئان بەڵگەیە حوجەیە دەبی پشت تەنیا بە قورئان بەسرێ و سنە دەبی ئیشی پێ نەکرێ یان ڕەت بکرێتەوە دیسان يعني دلن ام نهيا يعني ام حديثانا كدلالتي نهي لوردجيري بلغي لسر اوكا خواي گورا و پیغمبر درود خوای لسربي وصحابه كان نانويستوا سنه وكدين معامله لقل بكري وكدين معامله لقل بكري بل كتانيا قران بيروس وكدين معامله لقل دكري طبعا اما استدلالاتي اوانا بلام ايه ام استدلالاتنا تواون يعني نعم دواي قسيله سركت دیسان بەڵگەیەکی تر دەڵێن یعنی ئەوان نەک تەنیا نەیان دەهێشتیان پێیان کارێکی خراپ بوو کە خەڵکانێک خەریکی نووسینەوەی حەدیث بن بەلکو تەنانەت
پێیان باش نەبوو حتا ئەوەی حەدیثیش بجێرتەوە کە زۆر حەدیث بجێرتەوە، یعنی بەلکو ئەوەی کە زۆری دەجێراوە سزا دەدرا، یعنی چەندی ڕیوایەت و ئەوانە دەینن کە سزا دراون، هەندێک لەوانە سجن کراون، هەندێک لەوانە بڵێن هەڕەشەی لێ کراوە کە ئەوانەی کە مەسەلەن خەریکی جێرانەوەی حەدیث بوون کە بە تایبەتی کە دەیانویست زۆر لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بجێرنەوە، حتا نەک تەنانەت نوویسینەوەی حەدیثیش. بۆیە بەڕاستی دەڵێن ئەمە هەمووی بەڵگەیە لەسەر ئەوە کە سنەتی پێغەمبەر دووری خوای لەسەر بی نە لە سەردەمی پێغەمبەر دووری خوای لەسەر بی نە لە سەردەمی سەحابە نەنووسرایتەوە. طبعا ئەمە قسەی ئەوانە، بە هیچ شێوازێک دەڵێن هیچ حەدیثێک نەنووسرایتەوە، نە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم نە لە سەردەمی سەحابە، و بەو بەڵگانش کە باسی لێوە دەکەن دەڵێن یعنی لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز نووسرایتەوە، وەک لە صحیحی بوخاریدا هاتووە حەدیثێک بە معلقی لە صحیحی بوخاریدا هاتووە کە فەرمووی وكتب عمر بن عبد العزيز إلى أبي بكر بن حزم انظر ما كان من حديث رسول الله صلى الله عليه وسلم فاكتبه فإني خفت دروس العلم وذهاب العلماء ولا تقبل إلا حديث رسول الله صلى الله عليه وسلم. كي كم كس بشوازك فرمي كأمري كرت وكو خليفة مسلمانان عمر كوري عبد العزيز بو كانوا سراوك نويسي بو أبو بكر ابن حزم كفرموي بلاوي بكوا لناو همو شاركاني مسلمانان لناو همو مسلمانان كيما بريار من داوا هر كسا كفرمودي پیغمبري درود خوالي سربي للايبي با بهيني تنيان بنوسريتوا لبروا چونك ايما دا ترسين ام علما لناو بچي وكاتي كعلماء زانايان اواني كحديثيان لبرا كدمرن ايتر حديثكش لقل مردني اوان ناميني بويا برياري دا بو اويكا بين شبكان خريق بن حديثكاني او بنوسنوا كواتا دلين امانا هموي بلغان لسر اوا كا او وقتي نسرايتوا لدواي او امش كيبو لسر دمي عمر كون عبد العزيز كا لكوتاي سدي يكمو بلن لسرتاي سدي دوامي كوتشي كا عمر يكون عبد العزيز خلافة كيبوا كواتا او وقت حديث نسرايتوا دواي سديك باشا شون دكري يعني پشت باو حديثانا بسره يان بهنت ور بجيره يان چه گرنتي او من ددته ضمانتي او من ددته که او حديثانا هیچ گورانکاری بسردانه هاتوا و وكو خوي نقل كراوة و وكو خوشي نسرايتوا بوي براستي اوان يعني او نتيجي كديانويت بغن بي اويا دالين كواتا اگر وابي كواتا سنتي پیغمبر دوري خوالي سربي بهيش شوازك حجانية بلغانية وناكرتن وكو دين معاملة لقل بكري اصلا اگر وكو دين معاملة لقل بكري دبوابو پیغمبر صلى الله عليه وسلم امري بكر دبو بوي كحديثة كان او بنسريتوا گرنگي پي بدري هل سردمي پیغمبر صلى الله عليه وسلم لسردمي صحابة چون مثلا قرآن نسراوه دبي حديثيش لو كاتا بنسرابوا بلام كاتي كأم كار انجام ندراوه اما بلغيه لسراوه ك سنة وكو دين وكو وحي وكو تشريع نابي اما قبولي بكين وري بقرين وهدف امان جكشي اوي براستي بو اوي كطعن لكوي قشتي سنتي پیغمبر دوري خوالي سربي بدن ببيانو اوي كحديثي پیغمبر صلى الله عليه وسلم لسردمي پیغمبر صلى الله عليه وسلم نانو سرايتوا وقمان بخريت السر كوي قشتي فرمودكاني پیغمبر دوري خوالي سربي ومشروعيتي سنة وحجيتي سنتي پیغمبر دوري خوالي سربي بريزان اما كيما باس ما كربن لبرنامج رابردو و استش اما بريتيبو لناوروكي گمانك وبريتيبو لكوي قشتي او بلغانيك اوان قسيل سركن بو اويك اثباتي او ما بوبكان بو اويك براستي سنة وكو حجة وكو بلغا نية ودبي رد بكريتا ولا بروا ك بلن نويسينوي حديث زور دوا كوتوا زور تأخير بوا دواي صديق نسرايتوا اما براستي برزان لبروا اما يكك لو گماناني كقسي زوري لسرو كتابي قوري لسر نسرايتوا وبلن بوي امش طبعا ناچارين بوردي ولامي او گمانه بدينوا ببلغي زانستي و بلن گرنگنيه بچند برنامه اما بتوانين حقي ام بابتي بدين مهم اما هول دين ان شاء الله تعالى يعني بوردي قسل سرهمو او بابتانا بكين اما چون ولامي ام گمانه بدينوا خالي كم برزان
ئەوان وەکو بەڵگە کە دەڵێن لەبەر ئەوە چونکە عرب لە سەردەمی ئیسلام سەرەتا ئیسلام ئومەتێکی ئومی بووە نەخویندەوار بووە یعنی نوویسینەوەیان نەبووە کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوە کە حەدیسەکان نەنووسرایتەوە لە سەردەمی پێغەمبەر دوورە دخوای لەسەر بی بەڵام ئێمە ئیسباتەکەین کە نەخێر وانییە بەلکو عرب لە پێش ئیسلامیش وەکو نوویسینەوە وەکو کتابە هەبووە نەک لە سەردەمی ئیسلام بەلکو تەنانەت پێش ئیسلامیش یعنی عرب خۆیمەکە دەڵێن یعنی معناوی ئەوە نیە هەمووی یعنی کەسی نەخویندەوەری تێدا نەبووە نەخێر لە هەموو قەومەک یعنی چەند ڕوشنبیر و مثەقەف و ئەوەی تێدابی نەخویندەوەری تێدا بەڵام کە تو بڵی کوی گشتی عرب لە پێش ئیسلام یان لە سەردەمی ئیسلام کەسێک لەوانە دەستنووسی نەبووە نوویسینەوەی نەبووە نووسراو نەبووە لە سەردەمی پێغەمبەر صلی یان پێش ئیسلام ئەمە بەڕاستی دوورە لە حەقیقەت بەڵگە چییە لەسەر ئەوە کە یعنی نوویسینەوە هەبووە تەنانەت پێش ئیسلام نەک لە سەردەمی ئیسلام بە چەند خاڵێک باسی ئەم بابەتە دەکەین خاڵێکەکەم ئەویش ئەوەیە کە خەڵی عەرەبی هەبووە یعنی نوویسینەوەی عەرەبی هەبووە پێش ئیسلام هەرچی مێژوو ناس و توێژەری بڵێن ئەوانەی کە لە مێژوو لێکۆڵینەوەیان کردووە لە مێژووی پێش ئیسلام بڵێن هەمویان کۆکن لەسەر ئەوە کە نوویسینەوەی عەرەبی هەبووە تەنیا جیاوازی ڕایان لە چی ڕوویداوە جیاوازی ڕا لەوە ڕوویداوە لەوە دەرکەوتووە کە مێژووی ئەم دەستخەتانە یان نوویسینەوەی خەڵی عەرەبی بۆ چه سەردەمەک دەگەڕێتەوە تەنیا لەوە اختیلافیان هەیە بەڵام کەس گومانی لەوەی نییە کە یعنی نەبووە نوویسینەوەی حەدیث یا عفو بڵێن نوویسینەوەی بە خەڵی عەرەبی نەبووە پێش ئیسلام مێژووی ئەوە طبعا وەکو گوتمان خلافەیە هەندێک لەوانە مێژووەکەی دەگەڕێنەوە بۆ ئادەم عەلەیهی سەلام سەرەتای یعنی کە خوای گەورە وعلم آدم الأسماء كلها یا لە ضمنی ئەوەش کە خەڵی عەرەبی بووە کە دەڵێن لە دوای یان لە پێش وەفاتی ئادەم عەلەیهی سەلام بە 300 ساڵ یعنی خەڵی عەرەبی هەبووە کە یەکەم کەسیش ئادەم بووە بە قوڕ بڵێن نوویسیتەوە دوای ئەوە هەندێک لەوانە دەڵێن نا دەڵێن یەکەم کەس ئیدریس عەلەیهی سەلام پێغەمبەر ئیدریس عەلەیهی سەلام یەکەم کەس بووە کە بڵێن چی کردووە بە خەت بە قەلەم بە خەڵی عەرەبی نوویسیتەوە هەندێک لەوانە دەڵێن نەخێر یەکەم کەس ئیسماعیل بووە ئیسماعیل عەلەیهی سەلام یەکەم کەس بووە کە نوتقی کردووە بە زمانی عەرەبی و بە نوویسینەوەش بە خەڵی عەرەبیش بە نووسراو هەبووە کەواتە ئەمە یعنی مؤشرەکە بۆ ئەوەی کە خەڵی عەرەبی هەبووە تەنانەت وەکو گوتمان هەندێک مێژووەکەی دەگەڕێنەوە بۆ ئادەم عەلەیهی سەلام هەندێک دەڵێن ئیدریس عەلەیهی سەلام هەندێک دەڵێن ئیسماعیل عەلەیهی سەلام طبعا هەر یەک لەوانە بی المهم کەواتە ئەمە پێش ئیسلامە یعنی و ئەمە جێ اتفاقی زانایانە کە هەبووە بەڵام مێژووەکە لە بۆ ئادەم بووە بۆ ئیدریس بووە بۆ ئیسماعیل عەلەیهی سەلام بووە گرنگ نییە با ئەگەر بڵێن یەکەم کەس ئیدریسی ئیسماعیل عەلەیهی سەلام بووە خۆ ئەویش پێش پێغەمبەر محەممەد بووە صلی الله علیه و سلم پێش ئیسلام بووە بە چەندین سەدە کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوە کە نوویسینەوەی عەرەبی هەبووە وەکو خەڵی عەرەبی هەبووە بۆیە ئێمە بەڕێزان یعنی کاتەکەمان و کۆتایی هات ئێمە طبعا هەوڵ دەدەین لە بەرنامەکانی داهاتوو زیاتر ئاماژە بە خاڵی ترەکەین بەڵگەی تر دەینەوە لەسەر ئەوەی کە بەڕاستی خەڵی عەرەبی هەبووە لە پێش ئیسلام ئەو جەدوای دێنە سەردەمی ئیسلامیش چەندین بەڵگە باسەکەین کە لەسەر ئەوەی کە وەکو نوویسینەوە وەکو نووسرا وەکو خەڵ هەبووە کەواتە ئەوان ئەم قسەیە هیچ ئەساسێکی زانستی نییە کە بڵێن وەڵڵاهی ئەوان کەسیان نەخویندەوە هەمویان نەخویندەوار بوون کەسیان خویندەوار و کەسیان نەبووە کە بنووسنەوە بۆیە ئێمە ئینشاءالله درێژە بە قسەکانمان دەدەین لە برنامەکانی داهاتوو إن شاء الله تعالى بپشتیوانی خوای گەورە وآخر دعوانا الحمد لله رب العالمين.